خوێندنەوەی عەرەبی بۆ پۆلی چارەمی بنەڕەتی لاپەڕا 53. الدرس السابع. أنا تلميذ واتە ئەمن خوێندکارم یان قوتابیم. أقرأ دروسي، أحضر واجباتي، كتبي نظيفة، دفاتري جميلة، أذهب إلى المدرسة كل يوم مبكرا، يوم الجمعة عطلة المدارس. أقرأ دروسي واتە وانەکانم دەخوێنم. أقرأ دەخوێنم، دروسی وانەکانم. أحضر واجباتي، واجبات واتە ئەرکەکانم، أحضر ئامادە دەکەم. كتبي نظيفة واتە پەرتووکەکانم خاوێنن. دەفاتری جەمیلە، دەفتەرەکانم یان تێنووسەکانم جوانن. أذهب إلى المدرسة كل يوم مبكرا، أذهب واتە دەچم بۆ قوتابخانەکەم، كل يوم واتە هەموو ڕۆژێ، مبكرا واتە زوو. دەچمە خوێندنگە هەموو ڕۆژێ زوو. يوم الجمعة عطلة المدارس واتە ڕۆژی هەینی یان ڕۆژی جمعە پشووی قوتابخانەکانە. التمرين الأول. اقرأ واتە بخوێنە. أيام الأسبوع، ڕۆژەکانی هەفتە. في الأسبوع 7 أيام، هي واتە لە هەفتەیەک 7 ڕۆژ هەیە، ئەوانن: ڕۆژی یەکەم السەبت واتە شەموو یان شەممە، ڕۆژی دووەم الأحد یەکشەممە، ڕۆژی سێیەم الإثنین دووشەممە، ڕۆژی چارەم الثلاثاء سێشەممە، دوایێ الأربعاء چوارشەممە، الخەمیس پێنجشەممە، الجمعة ڕۆژی جمعە یان ڕۆژی هەینی. التمرين الثاني، ئەو تەمرینە زۆر گرنگە. باسی چ دەکا؟ باسی الحروف الشمسية. معنای چیە حروف الشمسية؟ بەجارە ئێرە بخینمەوە. ئەگەر من وشەکم هەبوو وشەی شەمس واتە ڕۆژ یان خۆر یان هەتاو. شەمس واتە ڕۆژ، شەعب گەل، شارع واتە شەقام، ساعە کاتژمێر، طەبل واتە دەف، ساحە گۆڕەپان. ئەگەر لە پێش ئەو وشانە ئەلف و لاممان دانا، کوو دەیخینینەوە؟ نایخینینەوە ئەلشەمسو، نابی لامەکە بخیندرێتەوە، دەیخینینەوە ئەشەمسو. شەعب ئەشەعب، شارع الشارع، ساعة الساعة، طبل الطبل، ساحة الساحة. أكمل ليرة. صف الصف، طريق الطريق، ضوء الضوء، زورق الزورق، صباح الصباح، ثور الثور. حروف الشمسية معنای چیە؟ با لێرە تۆزێک ڕوونی کەمەوە. حروف الشمسية واتە ئەو حرفانە ئەگەر هەبوو لە سەرەتای وشە، لە کاتی هەبوونی ئەلف و لام، لامەکە ناخیندرێتەوە. 14 حرف هەیە: تاء، ثاء، دال، ذال، راء، زاء، سين، شين، صاد، ضاد، طاء، ظاء، لام، نون.
ئەوە حرفی شەمسی لە سەرەتای وشە ئەگەر هەبوو لامەکەی ناخینیەوە. پاشان لاوانە چی دیکە ڕەنگە فێر بین حرفەکانی دیکە کە ماینەوە پێیان دەرێن الحروف القەمەڕیە. ئەو حرفانەنا ئەگەر ئەوانە هەبوون لە سەرەتای وشە ئەو کات لامەکە دەخیندرێتەوە لە کاتی هەبوونی ئەلف و لام. بۆ وێنە وشەی توفاح ئەگەر تەمەشاکەین لێرە ت لە چێن دەرێ لێرەیە واتە حرفەکە حرفی شەمسیە. لە کاتی هەبوونی ئەلف و لام ناخینمەوە ئەلتوفاح، دەخینمەوە ئەتوفاح ئەتوفاح. بەڵام وشەی عینەب چونکە پیتە لەو پیتانەیە پیتە قەمەڕیەکانە ئەگەر ئەلف و لاممدانا لۆ عینەب دەخینمەوە ئەلعینەبو ئەلعینەبو. ئەوەیە جیاوازی حرفی قەمەڕی و حرفی شەمسی کەواتە ئەوانە باشتر وایە یەکەچیان لەبەرکەی حرفە شەمسیەکان لەبەرکە ئەوانی کە ماینەوە دەبنە حرفی قەمەڕی. حرفی شەمسی چاردە دانەیە و حرفی قەمەڕیش چاردە دانەیە بە هەردووچیان دەکاتە 28 دانە هەموو حرفەکانی زمانی عەرەبی. الدرس الثامن التعاون. التعاون بەڵام کو دەیخینمەوە التعاون. التعاون مانای چییە؟ واتە یارمەتی، هاوکاری. وجدت نملة حبة قمح أرادت حملها فلم تقدر، حاولت مرة أخرى فلم تقدر، حاولت مرة ثالثة فلم تقدر، جاءت نملة أخرى فقالت هيا نتعاون، حملت النملتان حبة القمح. معنای چییە؟ ڕستەی یەکەم وەجەدەت نەملەتون حەبەتە قەمحین. وەجەدەت واتە دیتیەوە یان دۆزیەوە، نەملە واتە مێرولە، حەبەتە واتە دەنکە، قەمحین گەنم. مێرولەک دەنکە گەنمەچی دیتەوە. ئەرادەت حەملەها ویستی دەنکە گەنمەکەی، ئەرادەت واتە ویستی دەنکە گەنمەکەی هەڵبگری. فەلەم تەقدر کەچی نەیتوانی، لەم واتە نەیتوانی، لەم تەقدر، تەقدر واتە توانی، لەم تەقدر نەیتوانی. حاولت هەوڵی دا، مەڕە ئوخرا جارێکی دیکەش، مەڕە واتە جار، ئوخرا جارێکی تر، دیسان نەیتوانی. فەلەم تەقدر. حاولت مەڕە ثالیثە جاری سێمیش هەوڵی دا، فەلەم تەقدر بەڵام هەر نەیتوانی. جاءت نەملة ئوخرى، جاءت واتە هات، مێرولەیەکی دیکە، مێرولەیەکی تر، مێرولەیەکی تریش هات. فەقالت گۆتی هەیە نەتەعاون، با یارمەتی یەکتر بدەین، با هاوکاری یەکتر بکەین. حەمەلەتی النەملەتانی بە هەردووچیان، نەملەتان واتە دوو دانە مێرولە، حەبەتە القەمحی بە هەردووچیان دەنکە گەنمەکەیان هەڵگرت. التمرين الثالث اقرأ. أسماء الفصول هي الشتاء، الربيع، الصيف، الخريف. الشتاء بارد،
الصيف حار، الربيع معتدل، الخريف معتدل. واتا ناوي وەرزەکان ئەوانەیە، هي واتە ئەوانەیە: الشتاء زستان، الربيع بهار، الصيف هاوين، الخريف پاییز. الشتاء بارد، زستان ساردە، الصيف حار، هاوین گەرمە، الربيع معتدل، بهار نەساردە نەگەرمە، معتدلە واتە ناوەندە، الخريف معتدل، پاییزیش نەساردە نەگەرمە، ناوەندیە یان مام ناوەندیە. الشتاء بارد، الربيع معتدل، الصيف حار، الخريف معتدل. التمرين الرابع: اقرأ الصورة، يعني الصورة، الصباح، الصف، مصباح، قصة، قصاب، قفص، مقص. مانای چییە ئەو وشانە؟ الصورة واتە وێنە، الصباح واتە بەیانی یان سبەینە یان سپێدە، الصف واتە پۆل، مصباح لامپە، قصة چیرۆک، قەساب گۆشتفرۆش، قەفەس قەفەز، ئەوەش مقص. لێرە نووسرایە علامات تەحذیریە. علامات تەحذیریە واتە هێمای ئاگادارکردنەوە. ئەگەر ئەو هێمایانە دیت واتە شتێکی ترسناک هەیە لەو جێگایەی نابی نزیک ببیەوە. لە لاپەڕا 57 ڕادەوەستم، دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.